سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەن. سبەینێ دووشەممە موچەی مانگینەوەی لیوە هاوبەشەکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە دابەش دەکرێت. لە ئاگادارینامەیەکدا کە ئاراستەی لیوای 12 پیادەی سەر بە وەزارەتی پێشمەرگە کراوەتیای داهاتووە، سبەینێ دووشەممە موچەکانیان دابەش دەکرێت. بە ئەو مەبەستەش داوا لە ئەفسەر و پێشمەرگەی ئەو لیوایە کراوە سبەینێ کاتژمێرنەوەی بەیانی لە بانکەکانی خۆیان ئامادە بن بۆ وەرگرتنی موچەکانیان. ئەمەش لە کاتێکدایە ڕۆژی 24 مانگی ڕابردوو لیوە هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە موچەی مانگی هەشتیان وەرگرت و سبەینێش موچەی مانگی نوێیان پێدەدرێت، واتە لە ماوەی 15 ڕۆژدا موچەی مانگەکانی هەشت و نوێیان پێدراوە. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانیش هاوشێوەی مامۆستایانی پەروەردە بایکۆتیان کرد و دەڵێن ناچنەوە هۆڵەکانی خوێندن. پێشنیوەڕۆی ئەمڕۆ ژمارەیەک لە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی لە بەردەم کەمپی کۆنی زانکۆ گرت بوونەوە و لە کۆنفرانسێکی ڕۆژنەمانووسیشدا ئاشکرایان کرد هاوشێوەی مامۆستایانی پەروەردە و وانەبێژان بایکۆتی دەوام دەکەن و ناچنەوە هۆڵەکانی خوێندن هەتاوەکو موچەکانیان وەرنەگرن. لەلایەکی ترەوە مامۆستایانی وانەبێژ لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا لە سلێمانی گرت بوونەوە و داوایان کرد بکرێنە هەمیشەیی و موچەکانیشیان پێ بدرێت. نزیکەی مانگێکە دەوامی فەرمی خوێندنگاکان لە هەرێمی کوردستان دەستی پێکردووەتەوە، بەڵام لە سنووری سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان بەهۆی بایکۆتی مامۆستایانەوە تاوەکو ئێستا هۆڵەکانی خوێندن نەکراونەتەوە. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕایگەیاند داهاتی ناوخۆی هەرێم ڕوونە و هەفتەی داهاتووش بە ژمارە داهاتی 6 مانگی یەکەمی ئەم ساڵ بڵاو دەکەنەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هونەر جەمال وتەبێژی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕایگەیاند داهاتی ناوخۆ زۆر ڕوونە و پێشتریش لە ڕاگەیاندنەکانەوە ئاشکرایان کردووە. وتیشی ئەو داهاتەی هەیە بەشی زۆری بۆ تەواوکردنی موچە تەرخان کراوە و ئەوەی تریشی بۆ خەرجیەکانی تری حکوومەت تەرخان دەکرێت. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەدا هاوڕێ کەمال ڕاوێژکاری وەزارەتی دارایی ئاماژەی بۆ ئەوە کرد لیژنەی باڵای ڕێخستنەوەی داهات و خەرجیەکان کۆبوونەتەوە و هەفتەی داهاتوو تەواوی داهات و خەرجیەکان بە تایبەت داهاتی 6 مانگی یەکەمی ئەم ساڵ بە ژمارە بۆ ڕاگەیاندنەکان دەخەنە ڕوو. شەڕی نێوان فەلەستین و ئیسرائیل بەردەوامە و تا دێت ئاماری گیان لە دەستدان و برینداران بەرزتر دەبێتەوە. لە بەیانی دوێنەوە لە دوای هێرشی بزوتنەوەی حەماس بۆ سەر ئیسرائیل شەڕ و بۆردومان لەلایەن هەردوو لاوە بەردەوام. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی ئیسرائیل و فەلەستینیش لە هەردوو لا تاوەکو ئێستا نزیکەی 1000 کەس بەهۆی شەڕەکەوە گیانیان لەدەستداوە. وەزارەتی تەندروستی ئیسرائیل بڵاوی کردەوە بەهۆی هێرشەکانی حەماسەوە تاوەکو ئێستا 600 کەس گیانیان لەدەستداوە و 2050 کەسیش بریندارن. هاوکات وەزارەتی تەندروستی فەلەستین ڕایگەیاند تاوەکو ئێستا 313 کەس بەهۆی هێرشی ئیسرائیلەوە گیانیان لەدەستداوە و 1990 کەسیش بریندارن. لە دوای هێرشێکی کتوپڕی بزوتنەوەی حەماس لە دوێنێەوە شەڕ و بۆردومان بۆ سەر شار و شارۆچکەکانی یەکتر لەلایەن فەلەستین و ئیسرائیلەوە بەردەوامە.